سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە سنا کرماشان و چەند شارێران بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆستانە لە جەروبەری بۆکان پاڵپشتی بنەماڵی جاتخوازان لە ڕەزا ڕەسایی و مۆجاهید کورکور جێبەجێکرانی حکمی ئادامی داود عەبدوڵڵاهی لە زیندانی قزڵ حەسار گەڕانەوەی عوسمان ئیسماعیلی بۆ زیندانی سەخس کوژرانی ژنێکی لاو لەلایەن براکەیەوە لە ئیلام قوربانی بوونی 12 کەس بەهۆی هێرشی تورکیا و ئەسەد لە ڕۆژاوای کوردستان و گیانە دەستانی بەندکراوێک لە زیندانی زاهیدان. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە سنا کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی سێشەممە 12 بەفرەمباری 1402 خانشینکراوانی کێشوەری مۆخابرەت و تەمین نیشتیماعی لە سنە و کرماشان و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە بە پێڕاپۆرسەکان خانشینکراوانی کێشوەری و تەمین نیشتیماعی لە شارەکانی سنا کرماشان و یەزد لە بەردەم سندوقی خانەنشینی و ڕێکخراپی تەمین نیشتیماعی کۆبوونەتەوە لە شاری ئەهواز خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە بەردەم ئۆستانداری و خانشینکراوانی کێشوەری و مۆخابرات پێکەوە لە بەردەم سندوقی خانەنشینی خۆپیشاندانیان کردووە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەس و مەزایە بەکردەوە زەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی زابینکردنی بیمەی جەرمانی کارامە و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە جەروبەری بۆکان ڕۆژی سێشەممە 12 بەفرەمبار لە درێژێ هەڵمەتی زاگرۆسانە لە شار و شارۆچکەکانی کوردستان ژینگە دۆستانی بۆکان لە جەروبەری و شاران چالاکی ژینگەیان بەڕێوەبرد. بە پێزانیاریەکان ماوەی یەک مانگە هەڵمەتی زاگرۆسانە بە دروشمی پێکەوە نیشتمان سەوز دەکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان دەستی پێکردووە. ڕۆژی سێشەممە ژینگە دۆستان و شالەکانی مەدەنی بۆکان سەدان دنکی بەڕوو نەمامیان لە ناوچەی سێچاکانی ساردە کوێستانی و شارە چاندوو زەوایان لە خەڵکی کوردستان کرد پەیوەست بۆ چالاکیە بن و تەندروستی ژینگە بۆ نەوەکانی جەهاتوو بپارێزن. پاڵپشتی بنەماڵی جاتخوازان لە ڕەزا ڕەسایی و مۆجاهید کورکور ڕۆژی سێشەممە 12 مانگی بەفرەمبار ژمارێک لە بنەماڵەی گیانبەختکردووانی و ڕێگای ئازادی بابەتێکی هاوبەشیان لە هەژماری تۆڕی کۆمەڵایەتی X بۆ پشتیوانیکردن لە ڕەزا ڕەسایی و مۆجاهید کورکور کە سزای سێجارەجانیان بەسەردا سەپێنراوە بڵاو کردەوە. بنەماڵی جاتخوازان لەو پەیامەدا ڕایان گەیاندووە خەڵکی ئازادی خوازیێران ئێوە هەمیشە پشتیوانمان بوون و بە هەنگاوەکاندان بە فرمێسک و دەنگتان بە جیهانتان نیشاندا کە کۆماری ئیسلامی بێبەزەیانە مرۆڤ دەکوژێت و هیچ سنوورێکی بۆ تاوانکاری نییە. ئێمە بنەماڵی دادخوازان داوا دەکەین ڕێگە نەزان ئەو دوو گەنجە بێساوانە وەکو سەدان کەسی دیکە لە سەدارە بدرێن با پێکەوە یەک ڕیز و یەکگرتو ڕوبەڕووی کۆماری جنایەتکاری ئیسلامی بوەسین و ئەوەی لە دەستمان دێت ئەنجامی بدەین. جێبەجێکرانی حکمی ئەعزامی داود عەبدوڵڵاهی لە زیندانی قزڵ حەسار سەر لە بەیانی سێشەممە 12 بەفرەمبار لە شەشەمین ڕۆژی مانگرتندا داود عەبدوڵڵاهی زیندانی بیرمەندی خەڵکی مەهاباد پاش 14 ساڵ بەندکران لە زیندانی قزڵ حەساری کەراج لە سێدارەدرا. داود عەبدوڵڵاهی و 6 چالاکی بیرمەندی دیکە بەناوەکانی ئەیوب کەریمی، فەرهاد سەلیمی، ئەنوەر خزری، خۆسرۆ بەشارەت، کامران شێخە و قاسم ئابەستە بە تۆمەسەکانی کوشتنی عەبدوڕەحیم تینە تێکزانی ئاسایشی نەسەوەیی چالاکی دژ بە کۆماری ئیسلامی ئەندامەتی لە گروپە نایاساییەکان و ئەفسادۆلفیل ئەرز سزای سێجارەیان بەسەردا سەپێنرا. مانگی ڕابردوو حکمی لە سێجارەزانی قاسم ئابستە و ئەیوب کەریمی جێبەجێکرا و ئێستا 4 تۆمەتباری دیکەی ئەم دۆسیەیە لە زینداندا مەترسی لە سێجارەزانیان لەسەرە. گەڕانەوەی عوسمان ئیسماعیلی بۆ زیندانی سەقز ڕۆژی سێشەممە 12 بەفرەمبار عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خۆشنەوی شاری سەقز بە بیانوەی هەڵەی نامەنووسین لە زیندانی ئێڤینەوە بۆ بەندی چاکەکەسی زیندانی سەقز گوازرایەوە. لە ڕۆژانی ڕابردوودا عوسمان ئیسماعیلی
سەرەڕای خراپی باری تەندروستی و دانانی بارمتە بۆ ئازادی کاتی بە مەبەستی چارەسەرکردنی نەخۆشیەکەی لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە لە زیندانی سەقزەوە بۆ بەندیخانەی ئێڤینی تاران ڕاگوێزرا. بەڵام ڕۆژی سێشەمە جارێکی دیکە بە بیانووی هەڵەی نامەنووسین بۆ بەندیخانەی سەقز گەڕێنرایەوە. شایانی باسەکە عوسمان ئیسماعیلی لە دوو دۆسیەی جیاجیادا بە تۆماتەکانی هاوکاری لەگەڵ کۆمەڵە و تەبلیغ دژی نیزام سەرجەم بە 39 مانگ بەندکران محکوم کراوە و لە ئێستادا ماوەی بەندکرانەکەی تێپەڕ دەکات. کۆمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی سەبارەت بە سازکردنی مەترسی لە سەرگیانی ئەو چالاکە کرێکاریە هۆشداری داوەتە ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی ساقز و ڕاگەیاندووە کە پاراستنی تەندروستی ئەو چالاکە کرێکاریە لە ئەستۆی ئەوانە. کوژرانی ژنێکی لاو لەلایەن براکەیەوە لە ئیلام. ڕۆژی سێشەممە 12 بەفرانباری 1402 کچێکی تەمەند 2 ساڵی خەڵکی ئیلام لەلایەن براکەیەوە بە بیانووی کێشە خێزانی کوژرا و تاوانبارەکە خۆی ڕادەستی پۆلیس کردووە. بە پێی زانیاریەکان لە نێوان خوشک و برایەکی خەڵکی ئیلام دەمەقاڵێ ساز بووە و براکە لە ڕێگەی خنکاندنەوە خوشکەکەی کوشتووە. بکوژەکە پاش گەیشتنی پۆلیس خۆی ڕادەست کردووە و تویەتی کە بەهۆی کێشەی خێزانیەوە بە لەچکی سەر خوشکەکەی کوشتووە. لە ئاواڵێکی دیکەدا کچێکی قوتابی بە ناوی مینا سادەقی خەڵکی شارستانی چۆرامی سەر بە پارێزگای 4 مەحاڵ و بەختیاری لە ڕێگەی هەڵواسینەوە لە گۆڕستانی ئەو شارە خۆکوژی کردووە. سەرچاوەکانی هەواڵ باز لە بوونی ئاسەواری لێدان و ئاشکەنجە بە سەرجەستەیەوە کچەوە دەکەن و پەتی سێدارەکەشی زۆر کورد بووە و پۆلیس ڕایگەیاندووە ئەگەری هەیە کوژرا بێت. شایانی باسەکە مینا قوربانی ئەوسەرگیری منداڵی بوو. ژاراویبوونی بنەماڵەیەک بەهۆی گازگرتووی لە کرماشان. ڕۆژی دووشەمە 11 بەفرانبار بەهۆی هەڵمەژینی گازی مۆنۆکسیدی کاربۆن لە شاری کرماشان منداڵێک گیانی لێدەستا و 3 کەسی دیکە ژاراوی بوون. فریاکەوتنی زانکۆی پزیشکی پارێزگای کرماشان لەوبارەوە ڕایگەیاند منداڵێکی ساوای تەمەند 4 مانگ بەهۆی بڵاوبوونەوەی گازی مۆنۆکسیدی کاربۆن گیانی لێدەستاوە و 3 کەسی خێزانەکەش کە پێک هاتبوون لە 2 پیا و ژنێک ژاراوی بوون بەڵام ڕزگار کراون. بە پێی راپۆرتی فریاکەوتنی خێرای کرماشان لە ماوەی کەمتر لە 10 مانگی ڕابردوودا 16 کەس بەهۆی ژاراوی بوون بە گازی ماڵان گیانیان لەدەستاوە و 8 کەسی دیکەش ژاراوی بوون. قوربانیبوونی 12 کەس بەهۆی هێرشی تورکیا و ئەسەد لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی سێشەممە 12 بەفرانباری 1402 بەهۆی هێرشی هەردوو دەوڵەتی داگیرکەری سووریا و تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان منداڵێک گیانی لەدەستا و 11 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرسەکان 2 گوند لە ناوچەی شێراوەی ئافرین کە لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سەر بە دەوڵەتی تورکدایە لەلایەن ئەرتەشی بەشار ئەسەدەوە بە چڕی تۆباران کراوە. لە ئاکامیەوە هێرشەدا منداڵێک گیانی لەدەستاوە و 9 کەسی دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ئێزارەی ئاوی قامیشلو و 2 کرێکار لەو هێرشەدا بە سەختی بریندار بوون و ئاوی 250,000 کەس پشتڕا. گیانەدەستانی بەندکراوێک لە زینجانی زاهیدان. ڕۆژی دووشەمە 11 بەفرانبار جەمشید گۆرگیچ بەندکراوی سیاسی و خەڵکی ناوچەی شێرابادی زاهیدان سەرەڕای هۆشداری و پێشووی پزیشکان لەسەر پێویستی خێرای بە چارەسەری پزیشکی بەهۆی بێبەشکرانی لە جەرمانگیانی لەدەستا. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ جەمشید گورگیج باوکی 3 منداڵە و بەهۆی بێبەشکرانی لە دەرمانی پێویست لەلایەن بەرپرسانی زیندانی زاهیدانەوە دڵی ڕاوەستاوە و گیانی لەدەستاوە. ناوبرا و مانگی ڕزبەری ساڵی 1401 تاوی پاش کۆمەڵکوشکردنی خۆپیشاندەرانی بەلوچ لەلایەن هێزانیەکانەوە لە ڕۆژی هەینی خوێناوی زاهیدان دەست بەسەر و دواتر ڕەوانەی زیندانی ناوەندی ئەو شارە کرا. بە پێی ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2023 زاینیدا بەلانی کەم 34 بەندکراو لە زیندانەکانی ئێراندا گیانیان لەدەستاوە کە 5 کەسیان بەلوچ بوون. حوتەمین ڕۆژی مانگرتنی نەرگێز مەنسووری لە زیندان و خراپی دۆخی تەندروستی. نەرگێز مەنسووری چالاکی مەزەنی و ئەنجامی سندیکای کرێکارانی شەرکەتی واحدی ساران ماوەی 7 ڕۆژە لە نەڕزایەتی بە زەوجکردنی ماڵی جایکی دەستی داوەتە مانگرتن لە خواردن و بە پێی زانیاریەکان دۆخی تەندروستی باش نییە و گیانی لە مەترسیدایە.
بەپێی راپۆرتەکان ماڵی دایکی نەرگێز مەنسووری وەکو وەسیقە بۆ ئازادی ئەو بەندکراوە دانرابوو، بەڵام دەستگای قەزای ڕژیم دەستی بەسەردا گرتووە و بڕیارە بیفرۆشێت. نەرگەز لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی دەستگای قەزایی ماوەی 7 ڕۆژە مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی تێکشووە. ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە سازبوونی مەترسی لەسەر گیانی و چالاکە کرێکاریە هۆشداریان داوەتە ناوەندە ئەمنی و قەزایەکانی ڕژیم و جاوازەکانی بڕیاری دەوڵەت بۆ فرۆشتنی ماڵی دایکی نەرگێز هەڵوەشێتەوە. گیانەدەستانی 48 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە ژاپۆن. ڕۆژی دووشەمە 11 بەفرانبار بوومەلەرزەیەک بە بەهێزی 7 پلەی ڕیشتەر وڵاتی ژاپۆنی هەژاندوو بۆ هۆیەوە 48 کەس گیانیان لەدەستە و جەیان کەسی دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان ناوەندی بوومەلەرزەکە دوورگەی نۆتۆ لە ئۆستانی ئیشیگاوا بووە و چەندین دوالەرزەی دیکەش ناوچەکەی هەژاندووە. بە پێدوای زانیاری 48 کەس گیانیان لەدەستاوە، بە دەیان کەس بریندار و 97,000 کەس ئاوارە بوون. هەروەها بەرقواوی هەزاران کەس بڕاوە و دەوڵەت سەبارەت بە هاتنی سۆنامی هۆشداری داوەتە خەڵکی ئەو وڵاتە. دووە هەواڵ بردومانی غەزە، سووریە و لۆبنان لەلایەن ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 12 بەفرانباری 1402 هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە، دمێشق لە سووریە و باشووری لۆبنان بەردەوام بوو، دەیان کەسی دیکە لە غەزە بوونە قوربانی. بە پێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل دەوروبەری دیمشقیان بە شەڕی بردومان کردووە و چەند کۆگای تەقەمەنی و بنکەی تۆپخانەی حیزبوڵڵای لوبنان و سپای قودسیان کردوتە ئامانج، بەڵام ڕێژەی زیانە گیانیەکان هێشتا ئاشکران نەکراوە. لە لایەکی دیکەوە هێرشی ئاسمانی، زەمینی و دەریایی ئیسرائیل بۆ سەر غەزەش درێژە دراو بە وتەی بەرپرسانی بێهداشتی فەلەستین. لە 24 کاتژمێری ڕابردوودا 207 فلستینی دیکە گیانیان لەدەستاوە و 388 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی ئامارەکان ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل گەیشتوتە 22,185 کەس و ئاماری بریندارەکان سنووری 57,000 تێپەڕاندووە. لەلایەکی دیکەوە بەهۆی بردومانی بنکەکانی حیزبوڵڵا لە باشووری لوبنان 4 فەرماندەیە و گروپە کوژران و چەندین کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوود.